سڵاو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاوڕانی ئاوکارم هاتوونەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتیاوەڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی سێشەمە. سەرەتا سەردێڕێی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران. دەست بەسەرکردنی 6 ئەندامی شۆڕای شاری سەردەشت. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری سەردەشت. هاتنی بوومەلەرزە لە ناوچەی ئەزگەلەی کرماشان. کۆبوونەوەی کرێکارانی لەسەر کاردەرکراوی فولادی ئەهواز لە بەردەم مەجلیس. مانگرتنی دووبارەی کرێکارانی کارخانەی کەربۆنات سیدیۆمی فیرۆزاباد. و داخوازی نۆبەندکراوی چاپگەرا بۆ بایکۆتی خولی دووهەمی هەڵبژاردن. درێژەی هەواڵەکان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران ڕۆژی دووشەممە 11 پوشپەڕ. خانەنشینکراوانی مخابرات بە پێڕەواڵی دووشەمەی هەر حەوتە دژ بە دۆخی خراپی معیشەتی کۆبوونەتەوە. خانەنشینکراوانی مخابرات لە شارەکانی سنا، تەورێز، ورمێ، بەندەرعەباس، مەریوان و بیجار لە ئاست بایەخنەدانی بەرپرسانی ڕژیم بە کێشەوگرفتەکانیان ناڕەزایەتیان دەربڕێ و خوازیاری زیادکردنی ئاستی هەقدەست، پێدانی مەزایە دواخراوەکانیان، هاوسانسازی هەقدەست و دابینکردنی بیمەی تەکمیلی بوون. دەست بەسەرکردنی 6 ئەندامی شۆڕای شاری سەردەشت بەپێی ڕاگەیاندنی سەرۆکی دادگستری ئازەربایجانی غەربی. ئەو ناوەندە قەزاییە بۆ 6 ئەندامی شۆڕای شاری سەردەشت بە تۆمەتی وەرگرتنی بەرتیل کەیفەرخاستی $32,000 دەرکردووە. بەوتەی ئەو بەرپرسەی دادگستری لە پارێزگای ورمێ بابەتی وەرگرتنی بەرتیل لەلایەن 9 ئەندامی شۆڕای شاری سەردەشت لە مانگی گوڵانی ئەم ساڵەوە خراوەتە بەرباس و پاش لێکۆڵینەوە دەرکەوتووە کە 6 کەس لەو 9 تۆمەتبارە بڕێ $32,000 بەرتیلیان وەرگرتووە و پەروەندەکان ڕادەستی دادگای سزاکانی ئەو شارە کراوە. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری سەردەشت. ڕۆژی یەکشەممە 10 پوشپەڕ کۆڵبەرێکی خەڵکی گوندی پاشەبەرد و دانیشتووی ناوچەی ناڵاس بە ناوی ئیبراهیمی تەمەن 27 ساڵ بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری کانی زەرد بریندار کرا. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز ڕۆژی یەکشەممە کۆمەڵێک کۆڵبەر کەوتونەتە بۆسەی هێزەکانی ڕژیم و ڕاستە و خۆ تەقەیان لێکراوە. لە ئەنجامی وێرشەدا کۆڵبەرێک بە ناوی ئیبراهیمی بە سەختی بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراوە. بە پێیاماری تۆمارکراو لە کۆڵبەر نیوز سەرجەم 270 کۆڵبەر لە 6 مانگی سەرەتایی ساڵی 2024 زاینی لە سنوورەکانی کوردستان کوژرا و بریندار بوون. لەو ڕێژەیە 34 کۆڵبەر بە تەقەی ڕاستەوخۆ سەرما و بردوویی بەربوونەوە لە بەرزایی و تەقینەوەی مینگیانیان لە دەستداوە و 236 کەس بریندار بوون. هاتنی بوومەلەرزە لە ناوچەی ئەزگەلەی کرماشان. بەیانی دووشەممە 11 پوشپەڕ بوومەلەرزەیەک بە بەهێزی 4.5 و پلەی ڕشتر ناوچەی ئەزگەلەی لە کرماشان هەژان بە پێی راپۆرتی ناوەندی بوومەلەرزەناسی ئێران. ئەو ڕووداوە کاتژمێر 12:30 شەوی دووشەممە لە 23 کیلومتری ئەزگەلە لە نزیک قەسری شیرین و قوڵایی 7 کیلومتری زەوی ڕوویداوە. سەبارەت بە ڕێژەی زیانە گیانی و مادیەکانی ڕووداوە هیچ زانیاریەک لە بەردەستا نییە. هەروەها شانی باساکە 21 خەزەڵوەری ساڵی 96 تاوی بوومەلەرزەیەک بە گەورەی 7 پلەی ڕشتر ئەزگەلەی لەرزاند و بەهۆیەوە 620 کەس گیانیان لە دەستدا و زیاتر لە 9300 کەس بریندار و 70,000 کەس ئاوارە بوون. کۆبوونەوەی کرێکارانی لەسەر کاردەرکراوی فولادی ئەهواز لە بەردەم مەجلیس. کۆمەڵێک لە کرێکارانی لەسەر کاردەرکراوی شرکەتی فولادی ئەهواز ڕۆژی دووشەممە 11 پوشپەڕ لە بەردەم مەجلیسی کۆنەپەرستی ڕژیم لە شاری تاران کۆبوونەوە. کرێکارانی بێکارکراوی شرکەتی فولادی ئەهواز خوازیاری گەڕانەوە بۆ سەرکار، پێدانی داخوازیە دواخراوەکانیان و نوێژنکردنەوەی قەرارداد بوون. کرێکارای ناڕازی چەندین جار لە بەردەم دەفتەری شرکەت و ئوستانداری خۆزستان لە شاری ئەهواز ناڕەزایەتیان دەربڕی و خێوەتیان هەڵدا، بەڵام وەڵامی بەرپرسانی ڕژیم تەنیا سەرکوت بوو. ئەمجارە کرێکارای ناڕازی لە بەردەم مەجلیسی ڕژیم لە تاران کۆبوونەوەی ناڕەزایەتیان بەڕێوە بردو و خوازیاری بەکردەوە دەراتنی بەڵێنی بەرپرسانی ڕژیم بۆ گەڕانەوەیان بۆ سەرکار بوون. مانگرتنی دووبارەی کرێکارانی کارخانەی کەربۆنات سیدیۆمی فیرۆزاباد. ڕۆژی دووشەممە 11 پوشپەڕ کرێکارانی کارخانەی کەربۆنات سیدیۆمی فیرۆزاباد بۆ جارێکی دیکە
لە ناڕەزایەتی بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان دەستیان لە کار کێشایەوە و مانیان گرت. بە پێی زانیاریەکان 2500 کرێکاری شاغڵ لە کارخانەی کەربۆنات سۆدیۆمی فیرۆزاباد کار دەکەن و بەشێکی زۆریان کرێکارانی ژنن کە بەنسبەت پیاوان حەقدەستی کەمتر وەردەگرن و خاوەندکار لە دابینکردنی ئەمنیەتی شوێنی کار خۆ دەبوێرێت. پێشتریش کرێکارانی ئەو ناوەندە بۆ ماوەی یەک هەفتەمانیان گرت و بەڕێوەبەرایەتی کارخانە بەڵێنیدا داخوازیەکانیان جێبەجێ بکات، بەڵام هیچ یەک لە بەڵێنیەکان جێبەجێ نەکراوە. کرێکاران خوازیاری زیادکردنی حەقدەست، دابینکردنی ئەمنیەتی شوێنی کار، پێدانی سەختی کار، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و چاکسازی لە ژیان و مەعیشەتیان بوون. داخوازی نۆبەندکراوی چەپگەرا بۆ بایکۆتی خولی دووهەمی هەڵبژاردن. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤێران، نۆبەندکراوی چەپگەرای ڕاگیراو لە زیندانی ئێڤین ڕۆژی دووشەممە 11 پوشپەر لە بەیاننامەیەکدا ڕایانگەیاند کە لە شانۆی هەڵبژاردنی کۆماری ئیسلامی بەشداری ناکەن. لەو بەیاننامەیەدا ئاماژە بە دوو بەربژێری پەسەندکراوی خامنەیی کراوە و ڕاگەیەندراوە کە حکوومەت لەو ڕێگەیەوە دەیەوێت شەریعەتی بەداوای لێبرنەوە لە دەستچووی خۆی بەدەست بێنێتەوە. ئەو هەڵبژاردنەها هەروەکو هەر هەڵبژاردنێکی دیکەی جیهانی سەرمایەداری بێمانایە و ڕژیم خەڵک ناچار دەکات تا لە نێو چەند زاڵاندا یەکێکیان هەڵبژێرن. ئانیشا سەدوڵاهی، هەستی ئەمیری، گۆڵڕۆخ ئیرایی، ناهید تەقەوی، ناهید خوداجوو، نەسرین خزری جەوادی، فەڕۆخ نەساجی و مەریەم یەحیەوی لە واژۆکارانی ئەو بەیاننامەیە بوون. گیان لەدەستان و برینداربوونی 7 کرێکار لە پەرەند و مەهستان. ڕۆژی دووشەممە 11 پوشپەر 7 کرێکار لە دوو ڕووداوی جیاجیا لە شارەکانی پەرەند و مەهستان بەهۆی نەبوونی ئەمنیەتی شوێنی کار تووشی ڕووداواتون و یەکێکیان گیانی لەدەستاوە و 6 کرێکاری دیکەش بریندار بوون. بە پێی زانیاریەکان 6 کرێکاری بیناسازی کە لە سەر ساختمانێک لە پرۆژەی مەسکەنی میلی شاری پەرەند کاریان کردووە بەهۆی داڕمانی بەشێک لە خانووەکە بە سەختی بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراون. لەلایەکی دیکەوە کرێکارێکی شاغڵ لە شارەداری مەهستان بە ناوی قەهرەمان جەوادپور لە کاتی کارکردن بەهۆی ڕووداوی هاتوچۆ گیانی لەدەستاوە. مەرگی گوماناوی 4 بەندکراو لە زیندانی شەیبانی ئاهواز. بە پێی راپۆرتی ڕێکخراوی مافی مرۆڤی کارون، 4 بەندکراوی ڕاگیراو لە بەندی 3 زیندانی شەیبانی ئەهواز بە هۆکارێکی نادیار گیانیان لەدەستاوە و 15 بەندکراوی دیکەش بۆ نەخۆشخانەیەکی دەرەوەی زیندان گوازراونەتەوە. بەندی 3 زیندانی شەیبانی ئەهواز شوێنی زیندانیکردنی تۆمەتبارانی دزی و مادەی هۆشبەرەوە هەندێک لە سەرچاوەکانی هەواڵ باز لە پێدانی دەرمانی هەڵە بە بەندکراوانی ئەو بەند و ژاراوی بوونیان دەکەن. هەرچەندە ئەو دەنگۆیە لەلایەن بەرپرسانی ڕژیمەوە هێشتا پژڕاز نەکراوەتەوە، بەڵام ناڕوونی چارەنووسی 15 بەندکراوی دیکە بۆتە هۆی نیگەرانی بنەماڵەکانیان. مانگرتن لە خواردنی عاتفە ڕەنگڕیز لە زیندانی شاهرود. ڕۆژی دووشەممە 11 پوشپەر عاتفە ڕەنگڕیز بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی شاهرود لە ناڕەزایەتی بە هەڵسوکەوتی دژە ئینسانی مامورانی ڕژیممانی لە خواردن گرت. عاتفە ڕەنگڕیز ڕۆژی دووشەممە 9 پوشپەر پاش بانکێشت بۆ لقی یەکی دادسەرای گشتی و ئینقلابی دامغان دەست بەسەر و بۆ زیندانی شاهرود گوازرایەوە. ئەو چالاکە مەدەنیە لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە پێکێنانی گروپ بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات تۆمەتبار کراوە. سەپاندنی تۆمەتی ناڕەوا بەسەر ئەو چالاکە مەدەنیە لە حاڵێکدایە کە لە ساڵی ڕابردووش لەلایەن دادگای ئینقلابی دامغانەوە جەریمەی ماڵی کرابوو. وە دوایین هەواڵمان سەبارەتە بە هێرشی شارۆمەندێکی ئێرانی بەسەر پۆلیسی ئەڵمان. میدیاکانی ئەڵمان ڕۆژی دووشەممە 11 پوشپەر ڕایانگەیان کە شارۆمەندێکی ئێرانی لە وێزگەی شەمەندەفەری لافاندێر لە ئەیالەتی بایرێن بە چەقۆ هێرشی کردوتە سەر 3 پۆلیس و خۆی بە تەقەی ڕاستەوخۆ کوژراوە. لە ڕاگەاندنی پۆلیسی ئەڵماندا ئاماژە بە ناسناوی ئەو شارۆمەندە ئێرانیە و مەبەستی لەو هێرشکردنە ڕوون نەکراوە، بەڵام ڕاگەندراوە کە پیاوێکی تەمەن 34 ساڵ بە پێناسەی ئێرانیەوە ئەو تاوانەی ئەنجام داوە. پێشتریش گەنجێکی تەمەن 25 ساڵی ئەفغانستانی هێرشی کردووە سەر ژمارەیەک شارۆمەندی ئەڵمانی لە شاری مانهایم و بێ ڕایکوشتنی پۆلیسێک چەند کەسیشی بریندار کردبوو. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکە.